سانا بەرزنجی و عەدنان کەریم و زەکەریا دیتان هونەرێکی جوانیان هینا ویان کرد یعنی ئەو سێ ئیتکەش هەن یعنی بەڕاستی دەوری جوانیان هەیە یان ئەوە تا بوان لەوانی لە خەڵکی تریش کرد یەکەم لەسەر ناوەکەی مەبیر نییە لەگەر هەواڵگری تورکیا بزانێت چ دەردیاندانێ هەر سێکیان وە کرد خەڵکی کۆمەلگای کوردستان یان دوورکەونەوە ئیتر چ بە پارەت بی چ بە بزنس بی چ بە سوکردنی کەسێتیان بێت چ بە مەدالیە پێدان لایەن دەدام دەستگا کرد لە ینی هیچ لە ماڵەکان و ناو ئۆتۆمبیل هەندە لێ نەدەین دوورکەوینەوە لە کاتێکدا هاوڕێیان بڕوا بکەن لەو ئەوڕۆپای مناڵەکانی ئێمە یەکێک لەوانەی هەستی نیشتیمانیان هەیە و زمانی کوردیش فێر دەبن هونەرە بە تایبەتی هەندێک هونەرمەندی کوردی ڕۆژ ئاوا و باکووری کە وا دەکەن ینی بەلێ شاو گەنجی کورد بەرەو هونەری کوردی و بەرەو زمانی کوردی بگەڕێتەوە تۆ دەبیت شتێکی دەرخوارد بدەیت بەهەرحاڵ بۆیە هەر شتێک جوان بیناشتنی دەکەن لەو ڕوانگەوە وەرە سەیریانی وەرزشی سلێمانی بکە یانەی نەورۆزی سلێمانی یانەیەکە ئەگەر لاهور تاالبانی کە من ئەخلاقیان ئەو ڕۆل لە ژۆرێ ئەو شاسوار ڕەخنیان لێ ناگرم ینی بەجددی دەبتە کارێکی بێڕەوشتی ئینسان دوو کەس لە ژۆرێ ئەلاگە زەرور نەبی کاکە تو ئەو یانەی دروست کرد یەشتەشی باشە ئیت بۆ دەی لە ڕقیوی یانەیەک کە خزمەتی نەتەوەکەت دەکە کە شانازێکە لە ناوی دەبیت پارەکەت لێ بردیەوە ئێستاش دەتەوێت وێرانی بکەیت چێ بەس لەبەرەوە ڕکابەرەکەتە کورە کاکە قسە قیەم و ئەخلاقی بێلنەوە ئەوە خاڵک دوو کاچ خۆم هەرسانی زادەیەک شەقامێک دروست کرا لە کۆیە دەڵێت 11 ساڵە حکوومەتی هەرێم پێی جێبەجێ نەکرایە بەڵام لە ژێر سەرپەرشتی قوبات تاالبانی و بە قەرز 7 میلیارد دینار لە پاڤل تاالبانی قەرز کردیانی حکوومەت قوبات تاالبانی چۆ پارەی لە پاڤلی برای قەرز کردی لە سەرۆک حیزبێک زادەی شەقامی فیدراالی کۆیە وازم زادەی تاالبانی چایان کردی تخوا ئەو نوکتە نییە تخوا و قەشمەری خانە نییە قوبات تاالبانی نیوەی حکوومەتە و جێگری سەرۆکی حکوومەتە وێچێتی 11 ساڵە پێی تەواو نەکرا ئێستا لە ژێر سەرپەرشتی بە دوومان کرا لۆ ڕکلان دوو پاڤل تاالبانی ئەتو کاکە لەو ئەوروپای بووی لە بەریتانیا بووی پاڤل باش لەبیرە دەیان جار ناوت پۆلیزە توی گرتی لە بەری پارەت پێ نەدرایە کاکە داوات لە بابت نەکردوت یەک دەفتەر پاوەندم دەنێ ئاقڵ دەبم پێی گوت بینا نادت لە ئەندە لە مێژ نییە 1-2 پاوەندیان لۆت نردیە کاکە 7 میلیارد دینارن لە چێ بوو دوای کورە شەرم لە خۆتان بکەن وەچی مەسعود بارزانی بکەن نەخۆی پارەکەی دەدزی قەت ڕۆژنارێک پارەم بەقەردایتە حکوومەت تێم دەگەی باسی پێشمەرگە و کورد و کوردستانیش دەکات چاوەکەی من 7 میلیارد دینارن لە چێ بوو بە قەرزش دایتە قوبادی جێگری سەرۆکی حکوومەت بە چاکەش بە خەڵک دەفرۆشی دەڵێن نەدی بودی کوڕەشی بوو چیر و گونی بڕی بەس وەڵاو منداڵی تاالبانیە تخوا ئەوە نوکتە نییە